بۆ ئەوەی کاتیان لێ بڕات لە نۆرەی وەرگرتنی نەوت خۆیان بە یاری دۆمینەوە سەرقاڵ کردووە. ئەمە دیمەنی ڕۆژانەی وێزگەکانی دابەشکردنی نەوتە لە شاری کەرکووک. پورە گوڵەباخ بە تەمەنێکی زۆرەوە نۆرەی گرتووە، وەک دەڵێت باری تەندروستی ناجێگیرە، بەڵام ناچار بووە بۆ بەدەستهێنانی نەوت بێت لە نۆرەدا بوەستێت. ئەوە لە 4 فەقەرەمی لەم دابەزیوە بەخوا نەخۆشی دڵم هەیە، نەخۆشی جەرگ سوتانم هەیە، هەموو نەخۆشیکم هەیە. ئەروەڵ ئەیچی بکەم ئەیکێ بۆ مەرەگرێ وڵا ئەگە بەرمان کە پێمان دەن بەرمانش نەکەوە ئەڕۆینەوە بزانێتتر دوو جایتر بێت سێ جایتر بێت بەرمان کرد. ژنان و پیاوان لە تەمەنی جیاواز ڕۆژانە دەیان کاتژمێر دەوەستن بۆ ئەوەی بەشەنەوتی خۆیان وەربگرن. ئەمە سەرباری دواکەوتنی پرۆسەی دابەشکردنی نەوت بۆ ئەم ساڵ. ئەوانەی لێرەن نیگەرانن لە سیستەمی دابەشکردنی نەوت، پێیان وایە کەم تەرخەمی و ناڕێکی هەیە لە میکانزمی دابەشکردنی نەوت. لە نیوەی شەوە دێت سەرە ئەگرێت تا عسریش وەری ناگرێت ئەڕاتەوە. ئێمە گلەیمان لەوانەوە دەنگمان پیاندا پەرلەمانەکان بۆ نایەتە ناو خەڵک ئەم کێشە ببینێت. با بەرنامەیەکی بۆ دانەوەکو چۆن مواد تەمنیەکە بایعەکە وەکالەی هەیە هەر کەس ڕوا لە وەکیل خۆی وەرەگرێ با نەوتەکەش وەکالی بۆ بکەن بۆ بینێ عێراقی ئێمە ڕسوابین. بە قانون بیدەن عالم گشتی نەوت وەرەگرێ بە قانون نایدن کاکە فەرمێ ساوە نەوتەکەوەتەوە ڕاگیرەوە دیاڵی ئەو عالم هەموو لە سرەوە ساوە هەموو نەوتەکەەوە ڕاگیرەوە حتا ئێستاکانێمە وەسایان فەرم لە قودم خواوەی لە سەعات چواری بانێ منوە لێرەم نوێژمەیانیمان لێرە کردووە بە خودای بەخوای نوێژمەیانیمان ئەلۆ مزگەوتە کرد. ئێ 20 دقیقە کراوەتەوە قاپێکە هەتا ئیسا ئەوە سرەکەمان نەجوولاوە. ئیتر چێڵێ ئەر کابرا لە بڕۆدوا و بڕدوا و 6 کاتە ژوورەوە بڕۆ بەخێرا. من لە نوۆی شەوی ڕابردووە لێرەم سڕەمان گرتووە ئێستا چوینەتە ژوورەوە ئێستا بەرم کەوتووە. بەس لە ژوورەوە مۆزەفەکان ئەوانەی ژوورەوەە چەندێک کە سوکار و خزمیان هەیە لە هەولێرەوە لەو قاپیەوە دێتە ژوورەوە بۆی پڕەکەەوە ئەیکاتە سیارەکەی ئەنێرێتەوە بۆ هەولێر. بە بڕیاری کۆمپانیای دابەشکردنی نەوتی کەرکووک گەیاندنی نەوت لەلایەن نەوتگوازەرەکانەوە قەدەغە کرا. هاوڵاتیان بۆ ئەوەی نەوت وەربگرن دەبێ خۆیان ئامادە بن کە بۆ 1 مانگ 100 لەتر نەوت بە نرخی 150 دینار بۆ هەر لیترێک دابەش دەکرێت. ئامانجی هەرێک لەم هاوڵاتیانەی کە هاتوون بۆ وەرگرتنی نەوت ئەوەیە کە لەگەڵ هاتنی وەرزی زستان لە پاڵ زۆپای ماڵەکەیان پشوویەک بدەن، بەڵام ئەو زەحمەت و ماندووبوونەی ئێستا بینیوانە پێ دەچێت پشودانی ئەو کاتیش لە بیران نەچێتەوە. ئاسو ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.